بەڵێ هێوی ینی تاوکو ئێستا حاڵەتێکی گوماناوی حاڵەتێکی گوماناوی لە شاری هەولێر تۆمارکراوە بەڵام تاوکو ئێستا پژڕاز نەکراتەوە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە لێچێک لە نەخۆشخانەکان لەژێر چاودێری پزیشکیدایە تاوەکو ئەگەر بە دروستی ڕاگەندرا کە ئەو نەخۆشی هەیە ئەو وەزارەتی تەندروستی ڕایدەگەێنێت بەڵام ینی ئەگەرچی لە هەرێمی کوردستان ئەو نەخۆشی تای خوێن بەرپون بە شێوەیەکی بەڵاو نەبووەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا وەزارەتی تەندروستی بەها بەشی لەگەڵ وەزارەتە تایبەتمەندەکان هەوڵەکانیان زیاتر چڕ کردوێتەوە بۆ ڕێگری لە تەشەنە نەکردنی زیاتری ئەو نەخۆشیە جا لەسەر ئەو بابەتە لە وەزارەتی تەندروستیمە سەرکار سوورچی و تێبێژی ئەو وەزارەتەم لە هەندێک زانیاری نوێمان پێداتوو دوایین ئامار و ڕێکارەکانی وەزارەتی تەندروستیمان پێ دڵ کاک سەرکار سوپاس بۆ دەرفەتە سوپاسەندەکەن پێمان بڵێ لە دوو ڕۆژی ڕابردوو حاڵەتێکی توژون بە تای خۆیان بەربوون تۆمارکرد لە شاری هەولێر لە دوای ئەمە یان لە ئێستادا ڕێکارەکان و ڕێمایەکانتان لە چ ئاستێکدا بۆ کۆنتڕۆلکردنی دۆخەکە. سڵاوتان لەبێت هەروەکو زەنابەت باس کرد لە دوو ڕۆژی ڕابردوو یەکەم حاڵاتی تای خۆیان بەربوون لە هەرێمی کوردستان تۆمارکرا تا ئێستا هەر تەنیا ئەو حاڵاتە هەیە لە هەرێمی کوردستان ئێمە یەک توش بوو هەیە لە هەرێمی کوردستان لەم ساڵدا ئێمە پێش ئەوەی ئەم حاڵاتەش تۆمار بکرێت وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بەهاوبەشی لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ سەرچاوەکانی ئاو ناوخۆ لیژنەکانی قامێتی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان یعنی هەموو ئەمانەمە بەهاوبەشی کارمان کردو بۆ ئەوەی بتوانین کۆنتڕۆلی ئەم نەخۆشیە بکەین. دوای ئەوەیەش کە ئەم حاڵاتەش تۆمارکراتەوە ئێمە هەر بەردەوامی لە ڕێکارەکانی خۆمان و ڕاستە ئێمە ڕێکارەکانی خۆمان سڕتر کردوەوە هەوڵەکانی خۆمان تونتر کردو بۆی بتوانین ڕوبەڕووی ئەم نەخۆشی بینە و نەهێڵین زیاتر تەشەنە بسەنێت. یعنی ئەمە بەردەوامی لەسەبە لیژنەکانی قامێت لەگەڵ نوێنەری ئێمە هی وەزارەی تەندروستی بەڕێوەبەرایەتی گشتە تەندروستیەکان لەگەڵ لیژنەکانی قامێتی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان بە بەردەوام چاودێری دۆخی بازاڕەکان بە تایبەت کوشتارگەکان و مارکێتەکان و ئەو شوێنانێکە گۆشتی ئاژەڵتدا دەفرۆشێت بۆ ئەوی ئاگداری دۆخی تەندروستی بازار بن و مەرزی تەندروستی لەلایەن خەڵکەوە جێبەجێ بکرێت. شوێنێک بەدیە زیاتر ینی چاوی ئێوەی لەسرە بۆ ئەوەی کە کۆنتڕۆل دۆخەکە بکەن و ینی ئەم پەتایە زیاتر بڵاو نەبێتەوە. بەڵێ خۆی هەروەکو جەنابتان دەزانن نەخۆشی تاخێنبەربوون لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ گوازرێتەوە. ینی کەواتە فۆکەسی ئێمە زیاتر لەسەر کوشتارگەکانە زیاتر لەسەر مارکێتەکانە کە گۆشت ئەفرۆشن بێگومان لەسەر شوێنە گشتەکان و شەقامەکانیش بۆچی بۆ ئەوەی قوربانی نەکرێت. ئێمە داوە لە خەڵکی خۆمانەکەین تکان لێکەین قوربانی لە ماڵەوە مەکەن قوربانی لەسەر شەقام و شوێنە گشتەکان مەکەن. ئەم بابەتە هەم قەدەغە کراوە لەلایەن ئێمەوە و هەم مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشەکەش زیاد دەکە بەڕاستی بۆیە تکان لێکەین ئەم بابەتە قەدەغە کراوە و تکان لێکەین کە قوربانی لە ماڵەوە و سەر شەقام و شوێنە گشتەکان بکەن. ئەوەی چ دەمەنێتەوە لیژنەکانی قامێتی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان بە بەردەوامی چاودێری دۆخی بازار دەکەن سەردانی مارکێتەکانەکەن گۆشت فرۆشەکانەکەن سەربڕقانەکانەکەن بۆ ئەوی مەرجە تەندروستیەکان تێدا جێبەجێ بکرێتن. ئێمە داوا لە هاوڵاتانی شەکەین بە تایبەت ئەوانێک کە گۆشت فرۆشن ئاژەڵدارن تکان لێ ئەەکەین بەبێ جلوبەرگی خۆپارێزی بەبێ ماسکو ئەمانە مامەڵە لەگەڵ ئاژەڵ نەکەن تکان لێکەین کاتێک کە ئەڕۆن مامەڵە لەگەڵ ئاژەڵەکانەکەن یاخۆت سەری لە یاخود بڵێن ئەمە گۆشت فرۆشەکان ئەم ڕێنمایە بۆ ئەوانە تکان لێکەین ززمەی تایبەت لەبەر بکەن جلوبەرگی خۆپارێزی لەبەر بکەن دەستکێش لەبەر بکەن وها ماسک و عینەکی شەیەکە ئەمانە تایبەتمەندن بە گۆشت فرۆشەکان تکان لێکەین ئەم جلوبەرگی خۆپارێزیانە لەبەر بکەن بۆ ئەوی پارێزراو بن لەم نەخۆشیە. لە ڕێگەی لێژنەکانەوە هیچ سزای کەسێکتان داوە شوێنێکتان داوە کە سەرپێچکە تایبەتە تەبیعی بە لیژنەکانی قامێتی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان ئەوان بەم کارە هەڵاستن کە ئیزراعاتی قانونی ئەوان دەیگرن بە بەڕاستی بەڵام من لێرەوە تەکید لەسەر ئەوە دەکەمەوە بە دڵنیاییەوە ینی ئەوان دەستکراون هەر شوێنێک یعنی کە مەرجەکانی تەندروستی جێبەجێ نەکات ئەو ڕێنمایی و ڕێکارانەی کە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی دەرمان کردووە بە هاوبەش لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ ینی هەر شوێنێک هەر کەسێک ینی ئەم ڕێنمانە جێبەجێ نەکات ینی ڕێکاری یاساییە بەرامبەر دەگیرێتە بەر. وەزارەکان سەرکار سوستی و تێبێژ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هێوی وەکو میوانەکەم ئاماژەی بۆ لە دوای ئەوەی کە لە شاری هەولێر یەکەم حاڵەتی توژون بە تای خوێن بەربوون تۆمارکرا ئیدی لێژنەکان بە هاوبەشی هەم وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی کشتوکاڵ لێژنەکانیان زیاتر چڕتر کردوێتەوە لێژنەکانیان زیاتر کردو بۆ ئەوەی کە حاڵەتە هەم لە شارەکانی دیکە
دروست نبێت ئەمیش لە شاری هەولێر زیاتر تەشەنە نەسێنێت.